دۆخینە هەمواری سێ کرێکاری ژینگە پارێستان لە سێ شوێنی جیاواز بۆ باز دەکەم. لە شارۆچکەی تەکی سەر بە چەمچەماڵەوە دەست پێ دەکەین. وەستان چۆنەکاکی دانای تەمەن 42 ساڵ 19 ساڵە کرێکاری دەکات. لەو پەڕی خراپیین 4 ساڵیان لەگەڵ کۆمپانیایەکی کۆکەرەوەی خۆڵ و خاشاکدایە. لە خێزانێکی شەشکەسیدا دەژین، خۆی و هاوژینەکەی نەخۆشن. بەهۆی بێپارەییەوە هەرچی کەرەسەی گرانبەهای ماڵەکەیەتی بۆ بژێوی فرۆشتوێتی. بەڕاستی وەزعمان زۆر خراپە. من لەو پەڕی خراپیم بڕوا بکە بۆ بژێوی ژیانی ئەم مانگی ڕەمەزانە پانکەی ماڵەکەم فرۆشتووە، تەنووری غازی ماڵەکەم فرۆشتووە، ماتۆڕی ئاوی ماڵەکەم فرۆشتووە لەبەر بژێوی ژیانم. چوومەتە دوکانەکەیەوە ئەڵم کاکە ئەلێ کاکە بۆ قورعانەشتن نادەمێ لەبەرەوەی پارە زۆر لایە تۆ کە مەعاشت نەگرتووە من بەچی پارە بدەم بەچی شتت بدەمێ عەشار بدەمێ. ئەو عەشایانی کە ئێستا هێناویشمە و پارەکەیم نەداوە ئەڵێ هەتا ئەو پارەیم بۆ نێنی ناتوانم شتیکەت دەمێ. کۆمار خەڵکی هەڵەبجەیە 11 ساڵە ژیانی هاوژینی پێکێناوە، هەموو ئەو ساڵانە لە کرێچێتیدا دەژی. یەکێک لە 4 منداڵەکەی گولەیەکی وێڵ لە سکی داماوەتەوە، دەڵێت پارەی دەرهێنانیم نییە. کۆمار ئێستا لە دۆخێکدا دەژی، ئەوەی خێرخواز بۆی نەهێنێت بۆ ژەمی ئێوارە نییانە بیخۆن. حاڵ من شەڕ ژیان زەحمەت و یعنی ژیان زۆر زۆر قورسە بە چاوە من وەڵا جار یارمەتی خەڵک یارمەتی من بە مەعاش پێش ناکەم خەڵکی بەچ یارمەتی من بۆ ڕزگار بۆ منیت ئەو ڕێگە زەحمەتە بەخوا. لە کەلار ژیانی کرێکاران لە شوێنەکانی دیکە باشتر نییە. ئارام لە 6 ساڵدا لە 3 شوێن کاری کردووە، بەڵام ئەوەی پەیدای دەکات بەشی چارەسەری منداڵە 9 ساڵانەکەی ناکات کە لە یەکەم ڕۆژی لە دایکبوونیەوە بەدەست ئازاری ئیفلیجیەوە دەناڵێنێت. مناڵم یەکێکیان شە لە دەماخت پارەی نییە هیچ معاشێکی نییە، هەر جەنازێک و کەوتە 300,000 بۆ خوا نازانی وە ئاوی بدەی وە کارەبای بدەی و مەلیدەی بێ بەشی بژێوی ژیان ناکە ماڵە مەسروفی گەرەکە خواردنی گەرەکە ئیتر بەخوا وەعزمان بەڕاستی باش نییە. لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لەگەڵ دوو ئیدارەکەی ئامارەکان دەری دەخەن زیاتر لە 2000 کرێکاری ژینگە پارێز لە نۆ کۆمپانیای پاکەرەوە کار دەکەن. کری مانگانی هەر کرێکارێک لە 400,000 دینار تێناپەڕێت. بۆ ئەوانەی کرێچین هیچێکی وایان بۆ نامێنێتەوە. دەستپێکی مانگی ڕەمەزان سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە نووسراوێکدا کە ئاڕاستی ئەوقافی سنوورەکەی کردووە داوا دەکات ئەو فەرمانگەیە مامۆسایانی ئاینی ڕابسپێرێت لە وتارەکانی ڕەمەزان و هەینیان خێرخوازان و پارەدارەکان ڕێنوێنی بکەن بۆ ئەوەی زەکات و سەرفترەکانیان بدەن بە کرێکارانی ژینگە پارێز. کۆبوونەوەی خۆڵ و خاشاک تەنیا دیمەنی کۆڵان و شەقامەکانی ناشرین نەکرد و هاونیشتیمانیانیش بێزار بکات، بەڵکو ژیانی ئەوانی کە کۆیان دەکردەوە قورستر و سەختتر کردووە. هەرچەندە زەحمەتی کۆکردنەوەیان لەسەر شان لاچۆ بەهۆی بایکۆتەوە، بەڵام بارودۆخی داراییان هێندە قورس بۆ دەڵێن ئیدی لە تواناماندا نەما. پێشاوەختیان ڕووداوە شارۆچکەی تەکیە. ji bilî wê demak û kar bi dest evan kirêkaran nekeve, ji bilî wê demê jî ya ku baykotê radgehînin ku maaşên xwe mûçeyên xwe wernegirtine. Dema ku mûçeyê werdigirin jî kêşe ev ye ku têra wan nake. Beşê wan nake ku bişên di heyvekê da di yek meh da henekî murtah bijîn. Bû çi? Eger hesaba kirêxanî bike, eger hesaba پاره کهربه و آوه و مولیده کهربه بکه یا اهلی اگر پشت بچی به حسب نیکا مثلا خارنه زارو کن شیرن دایبین اوه همینه اوه همیل سر هر کره کارکی بارکی گرانه و تجی نهال همی بازارن جهانه و بازارن هرما کردستان جی گران بوینه ام دبرکل سر روشاوهنه که آغون اما بچن الباجارن جدا ما مهوان ما هبوينا ين بنابا رابورت دار السليمانيه اما هريزه دا فكاسا خوبخي نسر برز ارام علي كو جينجه باريز القلمت بيت والقل كاك تشالاك رؤوف كو او سروكي لقاء سنديك يكيتيا لقاء سليمانيه يكيتيا سنديكاين كريكارن هرما كردستانيه بشرا برز عبد المجيد فرجي تتن كوبرا بريكار سليمانيه بخير بن زور زور سباستانا كم كاكاران بخير بن زور سپاس با بزانم اتوانم بزانم موجەکەت چەنە
بە ڕێزگار من موچەکەم 300,000 دوو مانگ جارێ ئەماندەنێت تاخیر ئەبێ خاوەنی سێ مناڵم و یەکێکیان شە لە دەماخە بۆ ماوەی 10 ساڵە شیرە خوا 250 معاشی لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە نەخۆشیێکی ئاسایی ئەگرێ مناڵی ساق نەخۆشی ئاسایی ئەگرێ و 50,000 چارەسەری پێکرێ ئەم مناڵی منە نەخۆشیێکی ئاسایی ئەگرێ وەک کۆکە و ئاڵەمەتێ بڕی 100,000 دیناری گەرەکە شیری گەرەکە و دایبی گەرەکە و حاڵ و گوزەرانم باش نییە وەکو کارمەندانی ژینگە پارێزی کۆمپانیای گەردین لە کەلار هیچ حاڵم باش نییە بەخۆ. باشە ئەتوانێت تۆزێ هاوکاریم بکەین مەسەلەن ئێستا معاشەکە 300,000 ئەتوانی پێم بڵێ چۆن دابەشی ئەەکەیت تو چێ ئەرک و بەرپرسیارەتیت لەسەر شانە؟ وەڵێ ئەرک و بەرپرسیاری لەسەر شانی من 300,000ەکە من خۆم سوێن بەخوا پارەی کارەبای عام ڕێیسی سوێن بەخوا ئیسا چوەسە 700,000 نەمداوە وەکو خۆراک و پێویستی ماڵ وەکو شیر و حەفازە و ئەمانە من ئەمانە هینەکەم ئەمانە دابەشەکە بەسەر مناڵەکانە و وەکو 50,000 بۆ قەرز و 100,000 بە قەرز و ئیتر ئەوە باقیکە ئەمێنێت و ئەم 300,000 ئیتر نازانین وە کارەبای بدەی و مۆلیدەی بدەی وە ئاوی بدەی سوێن بەخوا هیچ حاڵم باش نییە. ئەڵێت کارەبای عام 700,000 کەڵەکە بووە ینی زۆر بووە قەرزاریت بێجگەلە و لەسەر پارەی وەکو پارەی ئاوی سوێن بەخوا 300,000 چوەسە ملیە بە گەورەی خوا سوێن بەخوا لە خۆم من بڕیە پێوەری ئاو داوای پێوەری ئاویان کردە ئەو ماڵانە بڕێکیان بەستیانە من ناچار بووم 30,000 لە ماڵ و مناڵ کردێسەوە بردمە دامەسە پێوەری ئاو و بەستامە لەبەر ئەوە 80,000 غەرامە ماغانە نەیە سرم هیچ حاڵە باش نییە یعنی وەکو مناڵێکی شە لە دەماخم هەیە 10 ساڵە شیرەخوا من نازام و ئاوی بدەم وە کارەبای بدەم و پێوەری زیرەکی بدەم مۆلیدەی بدەم یعنی کاوراوتی لە خۆمێ گەرمە بۆ ماڵ و مناڵ هیچ حاڵ و گوزەران باش نییە. باشە بوو کەسێکی ئاسایی مەبەستم ئەوەیەکێک ئاڵێم کەسێکی ئاسایی کە کرەی نەبێت کرێ خانووی نەبێت کە نەخۆشێکی لە ماڵاوە نەبێت 300,000 بەشەکە کورە نە بەخوا بەرا بەشی چیەکە 300,000 نە بەخوا سوێن بەخوا بەشی هەر هیچ ناکەم من شکر بەخوای گەورە 5 متری عەرزم سند کرد بە خانی ئەگەر 5 متر عەرزەکەم لەسەردایەتە خانی نەکرایەتە خانی هەر ئەفەوتیم هەر کاوراوتی مۆر کاوراوتی بڕۆشتمایە سوالم کرد سواز بەخوای گەورە ئێستا خۆم نەشەرم نەکوێرم بەس بە گەورەی خوا مناڵێ شە لە دەما خاوم من 250 معاشی لەم حکوومەتی هەرمی کوردستان نییە دوو دانە جار من مەحمەلاتم بۆ کردێ لە کۆمەڵەی ڕۆژ وتی کتابەکە ڕۆیە حتا ئیسا دەنگی نییە بێتەوە یعنی تۆ سەیرەکەی وەسێ مناڵ و مناڵێکی شە لە دەما نەخۆشیێکی ئاسایی بگرێت 100,000 زیا و پێویستە تۆ ئاوای پارەی کارەبا 700,000 کەڵەکە بێرە سەر و بەیانێکی ئەم خاینتە فرۆشت من ئەم 700,000 بیفرۆشمە کابرا نایەژە بێ بیکەرە نامۆ و قەرزەکە بدەرەوە هی ئاوەکە هی کارەباکە یعنی بەڕاستی هیچ حاڵ و گوزەرانمان باش نییە باشە ئەوە ئێستا حاڵ و گوزەرانمانەوە باشە ئەوە حاڵی گوزەرانی ئێوەیە مناڵێکی هەیە نەخۆشە خەڵکی تر هەیە مەسەلەن وەکو تۆ بن با بڵێن بەس خۆت وایتیان ئەوانی تریش هەن ژینگە پارێزی تریش وەزعیان زۆر خراپ وەڵای بەتەکی دی ژینگە پارێزانی کۆمپانیای گەردین لە کەلار زۆربەی زۆریان حاڵ و گوزەرانیان خراوە خەڵکی ئاسایی هەیە لەم کوردستانی خۆمانە زۆربیان هەیە گۆشتە خۆن یعنی خۆراکی باشە خۆن ئێواران ئێمە ئەوەن ئەوشە ناتوانین هەموو ئێوارەیە لەم مانگی ڕەمەزانە خۆراکی باش بخۆین و کاوراوتی بە زمانی ڕۆژوە چارم ناچارە تێم ئیشەکەم و
ئیتر ئەو خۆراکیشە ئێوارە پێویست وە خۆراکە ناتوان ئەو خۆراکە باشە بخۆی باش ئیتر بۆ پێویستی ژیانی ڕۆژانی خۆ باش بۆ پێویستی ژیانی ڕۆژانەی هەیمانە ژینگە پارێزانی کۆمپانیەکە هەیمانە هارە کریا بەلێ کەرم کە کاک ئارام نە بەخوا لە ئاخریشە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئاوڕێ لەم ژینکە پارێزانی هەرێمی کوردستان داتۆ بە تایبەتی کۆمپانیەکەی گردین لە کەلار کشتی هەر کوردستان و عام 300,000 هەر هیچ نییە معاشەکەمان زیێوە بکە لە ڕێی کەناڵەکە ئێوە بەشکەم معاشەکەمان زیێ بکات 450,000 هەر باشە یان من داوا لە وەزارەتی داراییەکەم ئەم مناڵەشە لە دەماغمە هەیە بەشکەم معاشێکی بۆ بڕنەوە و چارەسەرێکی ئەم مناڵمە بکەن بەخوا حاڵم هیچ باش نیوە دەست ئەم مناڵەوە شیری گەرەک و حەفازەی گەرەکۆی تر بەخوا پێویستی ژیانی ڕۆژانەی خۆی وەکو نەخۆشیێکیش بگرێ بەخوا 100,000 زیە و پێویستە مناڵێکی ئاسایی 50,000 پێویستە نەکەی من 100,000 بە زیایشەوە پێویستی باش کاکارام دەنگە کراوەیە هەر کاتەویستە قسەی بکەیت حەزەکەم بفەرموویت زۆر سپاس دەکەم ئەچمە لای کاک چاڵک کاک چاڵک ئەتوانی وەکو سندیکە ئەمێ پێم بڵێت ینی کرێکارەکان ژمارەیان چەندە لە سنووری سلێمانی اینجا چەند کەسیان هەیە وەزعیان وەکو کاک ئارامە یان ڕەنگە خراپتر بێت بەڵێ سپاس دەستان خۆش بێ بووم بەرنمەیە ئەم کاکارام کە یەک نموزەشان پیشانداوە لە کەناڵە بەڕێزەکەتانەوە ئەوە یەک دەنگەنمە لە خەروارێک کە لە وڵات هەیە کرێکارانی ژینگە پارێز بە تەواوی کرێکاران هەمیان وەسق و گوزەرانیان زۆر خراپە کرێکار هەیە لەم شارەیە وەزعی زۆر لە کاگارە بخراپترە ئەتوانی پێم بڵێت کاڵێن کرێکار هەیە وەزعی زۆر خراپتر لە کاک ئارام ئەتوانی نمونەم بوو بێنیت خۆی کرێکار لەم شارەیە بۆ دڵنیایی جەنابتان بۆ زانیاری کرێکارەیە لەم شارەیە 4-5 مناڵی هەیە موچەکەی 300,000 ئێدەنێ کۆمپانیاکان و ئەم 300,000 پێشتر تۆ دابشکاریت کرد ئەو پیاوە کە خەرزاری کارەبایە تۆ سیر کە ئەگەر مرۆڤێک لەم هەرێمی کوردستانەیە 3 مناڵ یا 4 مناڵی هەبێ خوێنکار بێ بزانە مەصرفەکانی چەنە و چەندە پارە ئەچێتە تێچووی ئەو مناڵە خوێنکارانەوە جا چ جای ئەوەی کە پیاوێکی ژینکە پارێز موچەکەی 300,000 بێت چۆن ئەتوانێت دابشکاریکە و ئەم مەصرفە بکات مناڵی خواردنی ژیانی کرێخانووی کرێی مۆلیدەی یعنی ئەمە بەڕاستی من ئەمەیە بچمە سەر ئەو نقطەیە کە شتە گرنگەکان باسکەم کە ئەمە کارەساتێکی مرۆیە لە وڵاتەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پەرلەمانی بەڕێز پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بێن ئاوڕێکی جدی لەم ژینگە پارێزانە بنەوە یعنی خۆ ئەگەر هەر ناکرێت یاساکان وەکو خۆی جێبەجێکەن لەم هەرێمی کوردستانە ئیسایمە یاسامانەیە یاسایەکی ڕژێمی فاشی بەخایە بەڵام ئەگەرم یاسایە 100% وەکو خۆی جێبەجێکەن من دڵنیاتانە کە مەتوانین گوزەرانی ئەم کرێکارانە بەرەعقارێکی باشتر بنین. ئەتوانی پێم بڵێت شتێبی نیەکتان هەیە لەسەر مەسەلەی جێبەجێکردنی یاسا چی جێبەجێ نەکراوە گرنگە بۆ ژینگە پارێز جێبەجێ بکرێت؟ بەڵێ خۆی ئەمە کارساتەکە لەوەیە ئەو بەڕێبەرایەتیانی وە بەرهێنان کە لێرە تەندەرە دەن بە کۆمپانیاکان جا لە هەر بوارێکا بێ پاکەرەوە بێ بیناسازی بێ هەر شوێنیچ کە بێ کاتێک کە تەندەر ئەدەن بە ئەو کۆمپانیایانی یانەیە پرۆژێ بکەن لە وڵاتەیە پێویستە لە تەندەرەکەیە دوو خاڵی زۆر گرنگ بەرچاو بگیرێ هیچانەوەیە کە هەر کرێکارێک لە وڵاتەیە ئیشکار لە کۆمپانیایە گەبێ گرێبەستی کاری بۆ بکرێ کامێ یاساڕێکی خستووە کاتێک گرێبەستی کاری بۆکەی مافو امتیازەکانی پارێزراوە بێ لە گرێبەستی کارە خۆشبەختانە ئەمساڵ وەزارەتی کار و ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کەمترین موچەی ناکارە لە هەرێمی کوردستانە بێ 350,000 بێ ئێتۆ ئێوەرن سێری کەمزان لەم هەرێمی کوردستانە لە کوێی دنیاە لە کوێی ئەم شارە وڵاتەیە ئەم یاسایەوە خۆی جێبەجێکراوە کە تازە ئەنجومەنی وەزیران دەری باشە هەر خۆتان یەکێکتان لەو لایەنانن کە ئەبێ چاودەر بێت لەسەر ئەو پرۆسەیە بۆچی تاوەکو ئێستا ئەو خاڵە جێبەجێ نەکراوە؟ بەڵێ ئێمە بە بەرداوامی چاودێرین بە بەرداوامی لە ناو کرێکارەکانین لە شاری سلێمانی کە ئەو شوێنە دەسەڵاتی کاری چالاکیەکانی ئێمە بە بەردەوامی لەگەڵ ئەنجومەنی پارێزگار لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ وەزارەتی کار لەگەڵ پارێزگای سلەیمانی لەگەڵ شارەوانی لەگەڵ هەموو ئەمانە لەسەر خەتین بۆ ئەوی بتوانین گوزەرانی ئەم کرێکارانە چاکەین بەڵام ئێمە ئەوەی من باسیەکەم بەڕاستی بەمە چارەسەر ناکرێ بە خێر و سەدەقە و خێرخوا و سەبەتەی خۆراک وەمانە بدەین بەم کرێکارانە ئەوەی ئێمە مەهامانە ئامانجمانە ئەوەیە کە ئەبێ بەڕاستی یاسا جێبەجێکرێ بۆی بتوانین ئەم کرێکارانە گوزەرانیان باشکەین من ئەمێ خاڵێک بروژێن کە
جەناب بیزەرۆکی پەرلەمان و جەنابی ئێوە پێش ئێستا بەڵێ. لەسەر جێبەجێ نەکردنی ئەو یاسایە گلەیتان هەبووە سکاڵاتان هەبووە وەکو سندیکا سکاڵا مەبەستن بچنە لایەنی یاسایی بگرنەبەر سەیریکە ئێمە دەیان یاداشت و سکاڵامان داوە بەلایەنە پەیوەندیدارەکان ئەنجومەنی پارێزگا شایەتە پارێزگاری سلێمانی خۆی مەوجودە لە ڕێی کرێکارەکانەوە ئەم یاداشتانمان ناوەتە دەستیان و جێی خۆشحاڵیە کە توانیمانێمە لە ساڵی پارە بتوانین کرێکارەکانی پاکەرەوەی خەستەخانەکان لەم مەساتە ڕزگارکەین بەوەی کە نەدرێتەوە بە ینی پارەکانیان ئیشەکە نەدرێت بە کۆمپانیا حکوومەت خۆی لە ڕێی تەنفیز مباشیرەوە بیکاکەوە هەوڵ و جوودی ئێمە بوو بەڕاستی توانیمانم کرێکارانە بەڵام ئێستا ئەمەیژین کە پارێز بەڕاستی هیچ لایەنیش پەیوەندیدار نە بە قسەمانەکە نە جۆمان لێگرێ نە ئاوڕێکی جدیش لە مەسەلە یعنی کەم تەرخەمی لە چیایە؟ کەم تەرخەمی لەوەیە ئەم کۆمپانیایانە بەڕاستی کاتێک گرێبەستیان لەگەڵاکرێ لە سەرەتایە پیان وتراوە ئەبێ ئەم کرێکارانە دەستەبەر بکرێن ئەبێ گرێبەستی کاریان بۆ بکەین ئەبێ موچەکەیان بەلایانی کەمەوە لە 350,000 کەمتر نەبێ وابێ 8 سعات لە 24 ساعتێکە ئیش پێ بکەین کە ئەم کۆمپانیانە لەمە زیاتر ئیش پێکەن خاڵێک شتر لەمە گرنگترەوەیە کە بەڕاستی حکومت نازانم بۆ نایە ئەم کۆمپانیانە بە بەدادگا کاتێ گرێبەستی لەگەڵا کردووە ئەڵێ ئەگەر حکومت کەوتە قەیرانەوە نەیتوانی بۆ ماوەی 6 مانگ پارە بدا بە ئێوە سلفە بدا بە ئێوە ئەبێ ئێوە پارەی کرێکارەکان بدەن موچەی کرێکارەکان بدەن نازانم کۆمپانیانە هیچەیە بۆچی واکەن چۆن ئەکوێ ئەم مافی کرێکارانە پێشەکەن ئێمە شتێ ناگەین بۆچی واکەن باشە کاک ئارام ئێوە دەستەبەر کراون ناوی ئێوە تومارکراوە لەلایەن حکوومەتەوە وڵی دەسەبەر نەکراوە وەکو هەر عقد کراوە ئێمە ڕۆژانە ئیشەکەین و ڕۆژی 10,000 و ماغارە سوێن بەخوا دوو مانگ جارێکیش پارەکەمانە دەنێ لە کاتی خۆیان بمان دەنێ باشترە ڕوزە دیلای ژن ناوین ڕوزەر دیلای مناڵەکان ناوین مناڵێکمارە مەکتەبا کەم بۆ گرتم مانگی 15,000 دەمبێ ئەوە ئەوشە ئیتر باش لەگەڵم ببێنە کاک ئارام زۆر سپاس دەکەم ئیتر ڕووی زەردی لای ژن و مناڵ ناوین ئەگەر لە کاتی خۆیان مادەنێ باشە لە کاتی خۆشان نەمادەنێ بەخوا ڕوزەردی لای ژن و مناڵەکانیشمانەوین و باش دەسەڵاتمانیە وەکو ئەم کۆمپانیان بۆچی تاخیرەکەن دوو مانگ جارێ پارە دەنە ئێمە زۆر سپاس دەکەم ئەچمە لای کاک عەبدولمەجید فەرەج کوپڕێبەرێکاریە سلێمانیەیە لەگەڵمانە لەسەرەوێ مژارێ کاک عەبدولمەجید ئێوەش بەخێر بن زۆر زۆر سپاسانەکەم هیوادارم گوێ لە قسەکانی کاک ئارامتان گرت بەیان کاک چاغڵاک بەڵام ئەمە ڕێی ئێوە بزانم ئەوەی کە کاک چاڵاکەڵێ ئەوەی کە کاک ئارامەڵێ ئەوەی ئەنی هەموو لایەن بەرپرسیار لەسەر ئەم مەسەلەیە موچەی ئەم کرێکارانە بەشیان ناکا دوو مانگ جارێک وەرەگرن هەنێک جار تەخیرە بێ یعنی زۆر کێشەیان هەیە بۆ ئەو مەسەلەیە ئێوە کەم تەرخەمی لە چیا ئەبینن سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ بەرنامەکە و ڕێز و سڵام بۆ میوانەکانیش بەڕێزم ئەو کرێکارێک کە ئێستا ئیشی کردووە جارێ نازانین کرێکارەکە کرێکارێکی عەرەزی یا کرێکارێکە لە کۆمپانیا ئیشی کردووە ناوی تۆمارە دەستەبەر کراوە ئەو خاڵە گرنگە چونکە ئێمە دوو یاسای کار جێبەجێکردن لەگەڵ یاسای دەستەبەری کۆمەڵایەتی یاسای دەستەبەری کۆمەڵاتی هەموو کرێکارێکی پرۆژەکان ئەگرێتەوە کە خاوەنکاریان هەیە و ئەگەر ئەم کرێکارش لە کۆمپانیا گەشتی کردوێ بە دڵنیایەوە بێ دەستەبەری بۆ کراوێگەر نەکراوێتەوە سەرپێچێکی یاسایی کردو و ئەتوانێت سکاڵا تەقدیمکە چ لە بەڕاتی دەستەبەری کۆمەڵاتی چ لە ڕێگەی دادگای کارەوە بەدوا کەیسەکەی بێت کرێکارانەش تەبەن دەستەبەرکردن بۆ کرێکارەکەیە زۆر جارێەوە سەباسی نەخۆشی مناڵەکەیت کرد دەستەبەرەکە بۆ کرێکارەکەیە نەک بۆ مناڵ و کاریگەری لەسەریە موچەکەیەتی ئەوەی کە مناڵک ئەو کاک ئاراممان هێنەوە زۆر کەسی خراپتریشن ئەوەیە بەس بۆی پیشانی بین کە وەزی کرێکار چۆنە معاشەکەی 300,000 ئێستا مەسەرەن ئەگەر ئێوە بزانن سەرپێچی دەکرێت ئێوە خۆتان ئەتوانن دەستێ وەردام بکەن بەدڵنیایەوە کەیسانێک ئێستا ئێمە هێڵێکی گەرمان هەیە لە وەزارتیش 5500 کە کرێکانە سکاڵا ئاکەن یاخود سەردانی ڕاستەوخۆ سەردانی بەڕێوەتەکانی کاریاخ و دەستەبەری کۆمەڵاتیەکان بە هەمان شێوە بە دوواداچوون بۆ کەسەکان ئەکرێ لیژنانێرێ بۆ شوێنکارەکانیان لەگەڵ لایانی پەیوەندیار پەیوەندی ئەکرێت ئەگەر کێشەکەی چارەسەر نەکرا بە دڵنیایەوە ڕوبەڕووی یاسا ئەکرێتەوە لە ڕێگەی
دادگای کارەوە تەمان کەسەکە خۆی توانێت لە دادگای کار سکاڵا بکە وەکو وەز بڵێ ئێستا بە پێی بڕیارەکەی ئەنجومنی وەزیران لانی کەمی کری کرێکار بۆ کرێکاری ناکارەمەکە هیچ شارەزایەکی نەبێ لە 350,000 نابێت کەمتر بێت بۆ بە بڕیار و جێبەجێکرێت لە خۆی ئەوە کێشەکە ئەخر ئێماڵێن نابێتەوە کەمتر وەرگیرێ بۆ کرێکارێکی ناکارەمە بەڵام مەگەر ئەو شوێنێکە پێات کەمتری لەو کرێات ئەتۆنێ سکاڵات بنووسێت یاخود ئەمەوانەی کە سکاڵیان کردووە بە دۆجەچوومان کردو و بە دڵنیایەوە موچەکانیمان بۆ چاک کردوون و گۆڕانکاریمان لە موچەکانیان کردووە بەڵام حاڵەتی ببوورە حاڵەتی ترمان هەیە ئەوانەی کە گرێبەستی حکومیەکانن بەداخە لەسەرەوە با ئشارەت پێ بن چکە بەڕێزە باسی گرێبەستی کرد لەگەڵ کۆمپانیانی خاوێنکردنەوە ئەوانە ئیشەکەن گرێبەسیان هەبووە پێش ئەم بەرواری چاکردنی ئەم موچەیەوە کە وەختە لانی کەمی کرێ ئەبێ 300,000 وایە لەم گۆڕانکاریە تۆزێک کێشە دروست بوو لەبەرەوەی لایەنی پەیوەندیدار بڵێن سلفەکانیان بۆ زیان ناکەن تا بتوانن کرێکان بۆ بەرزکەنەوە ئەوەشی چکە لە کێشەکان و ئێستا وەزارەت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان نووسراوی کردووە کە پێویستە بڵێن پیاداچوونەوە بەو گرێبەستانەیە بکرێتەوە خاڵێکی تر کە هەندێک وەزارەت بەوانەی کێسا کاکچالاک باسی کرد بۆ بە تەنفیز 350,000 دینار بێت بەڵێ 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 بێ 350,000 کەمتر نەبێت بۆ سەرەوە چەند بێت ئاساییە بەڵام بۆ کەمترین نابێت ئەگەر آخر دوو حاڵەتمان هەبووتمان ئەگە گرێبەسەکە لەگەڵ حکوومەتە بوو لەبەرەوەی لەگەڵ حکوومەتە پێشتر گرێبەستی کردووە لای تەندەراوەری گرتووە کە کرێکە لەوانەیە لەو ئاستانە وەستاوێت ئێستا گۆڕانکاریەکان لە گرێبەستەکە بێ بکرێت لەگەڵ وەزارتی دارایی و یاخ وەزارتی کە گرێبەسەکە لەگەڵا کراوە لەگەڵ وەزارتی تەندروستی یاخ هەر وەزارێکی تر بێ ئەبێ ئەوانش پێداچوونەوە بەو سلفانەیە بکرێتەوە خاڵێکی تر ئەوانەی کە تەنفیز باشیرە ئەوەی کە چالاک باسی کرد ڕاست یان پێداچوونەوە بە گرێبەستانەدا دەکرێت بەڵێ بەڵێ ئەبێ وەزارەتمان لایەنی پەیوەندیدارەکان یاغدار کردوێتەوە کە پێداچوونەوە بکەنەوە کە ڕەچاوی ئەم خاڵەی ئەنجومەنی وەزیران بکەن کە لانی کەمی کردو بە 350,000 دینار خاڵێکی تر ئاماژەی پێگەن لەوانەیە کە تەنفیز باشیر کە کرێکان لەوانەیە ڕاستە کرێکانیان بۆ دابی نەکرێت بەڵامەوە کێشەیەکیان بۆ دروست بووە کێشەی ئەوەی دەستەبەری کۆمەڵاتی نایانگرێتەوە چونکە هەر عەقدێک لەگەڵ حکوومەتە کرێ بڵێن مباشر حکوومەت کارمەندێ بکرێ بگرێ ئەو گرێبەستانە دەستەبەری کۆمەڵاتی نایانگرێتەوە ئەوەی لەوانەیە کە زیان بە کرێکارەکە کەوتووە بەڵام کۆمپانیا بواە ناچارە کرا بەوەی کە دەستەبەری کۆمەڵاتیشی بۆ بکات باشە ئێستا ئەو کرێکارانە دەستەبەر نەکراون دیاریشە کاک ئارامیش ئێواڵێن ئەتوان سکاڵا بکە لەسەر زۆر شت بەڵام خۆتان نەزان لێرە چۆنە ئەترسێکارەکە لە دەستدا ڕەنگە وابێت من ئەوە تەنیاوە پێشبینی خۆمە مناڵێم وایە بەڵام یەکشت هەیە ئێستا بۆ پارەیە کە ئێستا 600,000 کاک عەبدولمەجید پارەکەیان زۆر کەمە خەڵک نەخۆشی هەیە بەڕاستیش بە سەدەقات و زەکات و مانگی ڕەمەزان و خێرخواز ناکرێت کەسێک وەزعی وابێت ئێوە باشترین چارەسەر چی ئەبینن بۆ وەزعیان بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە ئەو کریانە کەمن نەگە بۆ زانیاری بەڕێزیشان فەرمانبەرمان هەیە ئێستا موچەکەی 300,000 بۆ زانیاری بەڕێزدان یعنی هێشتا لەوانەیە لە کەرتی تایبەتەکە لە 300 هەبێت لە کەرتی گشتەکەش جاری وایە موچە خەڵکی کەمە بە موچێکی ئیسمی کەم مەزراوە دەرماڵە و شتێکی وای نییە لەوانەیە موچەکەی لە 300 تێپەڕ نەکات 300 کەسرێکە ئەمە گرفتەکە لە کەرتی گشتێکە شەر ئەو کێشەیە ئەو کاتە باشە بە باسی کەرتی تایبەت بکەین چونکە ئەوانەی ژینگە پارێزان باسەکەین بەڕاستی پیرۆستترین ئیش بەڵام یەکێک لە ناخۆشترین ئیشەکانەکەن زۆر قورسیشە و بەڕاستیش دوو مانگ جارێک مەعاش وەرەگرن وەزعیان زۆر تایبەتە باشترین چارەسەری بوژە ئەو ژینگە پارێزانە چییە؟
بە دڵنیاییەوە ئەبێ ئەو پێشینانەی کە ئەدرێ بۆ کۆمپانیانایە بۆ لانی پەیوەندیدارانە بۆیان زیاب بکرێ ڕچایەوە بکەن کە موچەکانیان بۆ نەک لە 350 بگرێت لە 450 بۆ 500 تەخمین کرێ بۆ ئەوی لەو بڕەپارانەیە دامنێ بۆ کە کرێکار لەو پارانە کەمتر نەبێت ئەتوانێت لەو کاتی تەندەرلیانە و لە کاتی گرێبەستەکەیە کە حکوومەت دەیکات لەگەڵ ئەو کۆمپانیانەیە بە تاکید داوان لێ بکات کە ئەویش بێ و پارایی بۆ دابین باش بۆ تەندرانی ئێستا ئەوە ناکرێتنە ئەبێت چاوەڕێ بکەین بەڵێ بە تاکید ئەو گرێبەر تازەکانشە بێ بەڕاستی بەداچوونەوە بۆ بکرێ کە کرێکی باشتر بنووسێ و دانی ڕچایەوە بکرێت کە بەڕاستی گرێکاری ژینگە پارێزی لەو ئیشە پیرۆزانەیە کە هیلاکبوونی تایە لانی خطورەی زۆرە لانی کۆمپانیان نەچار بکات کرێکی زۆرتر بنووسێت وەختێک دەتوانێت کە گرێبەستەکەی لەگەڵ حکوومەتە بێ پارەی ئەوە دیاریکرابێت چۆن پێی ئەڵێت مەسەن ئامادەکردنی خواردنە ئەڵێ ژەمە خواردنێک بەوەنە بڕەپارە دابی نەکرێ بە هەمان شێوەشە بێ بۆ ئەو ئیشەش کرێ لە گرێبەستەکەیە لە گرێبەستەکەی بڕی کرێکان بنووسێت جاران بەڵێ بەتاکید جاران لە گرێبەستەکانە نووسرا لە مەسەن چاودێت لە 450,000 کەمتر نەمێت لە بۆ کرێکاریکە نووسی 300 کەمتر نەمێ مەبلەکان دیاریە کرا لە گرێبەستەکانیشیانە باشە ینی ئێستا تۆپ لە یاریگەی حکوومەت ئەتوانێت ئەو زەختە لەسەر کۆمپانیاکە بکە بە تایبەت بگرێ بەستە تازەکان و بەڵێ بەشێکیشی بەڵێ بەشێکی بەڵێ کاریگەر لەسەر حکوومەتیشە بەڵێ ڕاست زۆر سپاس دەکەم برێز عەبدولمەجید فەرەج بەرەبەرەی کاریە سلێمانیە زۆر سپاس بوو کاک چالاکژی قسەی کوتای لە کاک ئارام وەربگرم اینجا کوتای پێ ئەهێنم کاک ئارام داواکاری ئێوە چییە؟ بە ڕێزگیان خوشکە بە ڕێزەکە من خۆزگی ئەو خوا ئەو مەسوولەکە معاشەکەی ئێمەی هاوە دەسەوە لە کاتی خۆیان 300,000 بدایەتە ئێمە هیچمان نەگەرەک و کاوراوتی نەماگەرەک و زیایی کردن بۆمان بەس لە کاتی خۆیان بیانداوە پێمان و ئەو ڕێکیان لە ژینگە پارێزانی هەرێمی کوردستان بدایەتەوە وەعزیان زۆر خراوە ژینگە پارێزانی هەرێمی کوردستان زۆر هارە کریا هەیەە نەخۆشییان هەیە وەکو من یەکێکی وەکو من ناتوانێت بە تایبەتی پێویستی ماڵ و مناڵی خۆی دابین بکاو هەیە هار ئیجارە و هەیە نەخۆشی هەیە و گێلێک سپاس زۆر خراپە زۆر سپاس کاکارم زۆر سپاس بوو هەمی مهێوانمێن ئەڤریێن بەرپرسیار سپاس بوو وەژێر بەرپرسیارەیرۆ